دەنگی ڕستنی کوردان یابوا باتۆسم یابوا هاوکایە بەری چاوەکە رادیۆی گەڕیان دەنگی هونەرمەندان رادیۆی گەڕیان دەنگی ڕستنی کوردان بەڵێ بینەران و ئازیزان و خۆشەویستانی رادیۆ و تیڤی گەڕیان لە هەر شوێنێکن جوانترین سڵاوی منتان ئاراستە بێ من وەکو یوەخاچی لە خزمەتانم وەکو چەند هەفتەیەکە پێشکەشکاری ئەم بەرنامەی هونەرستانم لە رادیۆ تیڤی گەڕیان هیوادارم خۆم و میوانەکانم ببمەجێ ڕەزامەندی خواست و خۆشحاڵی ئێوە و میوانێکی ڕۆحسوشی ماڵەکانتان بین ئەم شەویشمان لە مانگە پیرۆزەکەی ڕەمەزان بە میوانداری ئازیزێک و خۆشەویستێککە وەکو هونەرمەند وەکو چەمبرایانێکی موزیک ژەنی بە توانای شاری سلێمانی هاتینەوە خزمەتان و بۆ شرۆڤەکردن و لەسەر هونەر و وەزاتر و دەنگە خۆشەکەی کاک هاوژینی خۆشەویست کاکە هاوژین سوورداشی ئەم شەو میوانمانە بە دەنگە خۆشەکەی لەگەڵ کاکە مەحەمەدی فلو دەگەڵ کاکە باوانی عاسفەوە ڕێگیاخوا بەخێر بێن بە سەرەتا بەخێراتنی هونەرمەند کاکە هاوژین سوورداشی ئەەکەین بەخۆی و دەنگە خۆشەکەی کاک هاوژین بەخێر بێت. کاک هاوژین بۆ بەرنامەی هونەرستان تیڤی و رادیۆی گەڕیان لە خزمەتین و بە خۆشحاڵیەوە بانگێشمان کردی بۆ یەکە و دەنگە خۆشت بناسیێن بۆ کەسانی کە گوێیان لێنە بۆ دەنگێکی تایبەت و خۆشت هەیە زۆر بە خێراتن تەکەین کاک هاوژین بەخێر بێ سەر و سەر چاومان. بە قوربانی تۆ بم کاکە هیواجیان زۆر سپاسەکەم منیش دەستخۆشیتان دەخۆشیان لێ یەکەم زۆر سپاسی برادارانی پشت کامێراکەم بە ناوانی شۆ سپاس دەستخۆشی لە کاکە هەموو کاکە باوانەکەم زۆر سپاسانەکەم بۆ ئەم دەرفەتەی کە بە منتانە زۆر خۆشحاڵ بووین کاکە هاوژینی ئەزیز کاک مەحەمەد بەخێر بێیت عەزەتان کێشاوە کاکە باوان بەخێر بن بەڕاستی هەمیشە موزیکژەنەکان زۆر بە ماندوونە ناسانەوە هاوکاری و ینی ئەسپی خۆیان تاوا بۆ هاوکاریکردنی ئێمە هونەرمەندانیش بەخێر بن سەر چاوە. کاک هاوژین سەرەتای هەموو بەرنامەی حەز دەکەم بەوە دەست پێکەم کە چەند پرسیارێکی بەسیط کەین لە خزمەتم لەبەرەوەی کە هەمومان خۆشە کە بزانین کاک هاوژین سوورداشی زۆر بەمانی ناسین و ئەوشی کە نایناسی خۆشحاڵەکە بزانە کاک هاوژین لەکەیەوە خەریکی کاری هونەریە و بۆ چۆن چۆری خۆی دۆزیەوە لەناو هونەری میلیە و پێمان خۆشە سەرەتای تۆ و داهاتوت و ئێستش کە بەردەوامی بزانین کاک هاوژین. بەساقی کاکە هیوام وەڵا کاکە هیواژیان من هەموو کەسێک کە ئیتر کە ئەکەوێتە تەمەنێکی واوە بتوانێت کە لە ڕاست و چەپی خۆی بزانێ هەز بەواکە ئەگەر دەنگی خۆش بیان حەز بە گۆرانی بکایان دوای چ ڕێچکەیەکی چه هونەرمەندێ بکەوێ من پێم وابێ هەموو هونەرمەندێک و هەموو گۆرانی بێژێک سەرەتا بەوە دەست پێیەکە کە گوێ لە گۆرانی بێژێکی کە بوێ منیش بە تەئکید ینی هەر لە باڵین تەمەنی 12 ساڵی 13 ساڵیمەوە هیوایەتم بۆ هونەر هەبوو هیوایەتیشم سەوتی مامۆستا حەسەن زیرەک بووە بەڵام ئەوەی کە من خۆم تیا دۆزیوەتەوە و حەزم کردووە بەردەوامم لەسەری گەڕیان بووە بەدەنگی مامۆستا عینەدی دەستەکان لە خۆش بێ کاکە هاوژین ئینشەڵڵا هەر سەرکەوتووە بیت و دەنگێکی بێز و خۆش هەیە و شتێکی زۆر باش دوو ئوستا دڵبژاردووەیان خوا لێ خۆش بۆ مامۆستا حەسەن زیرەکی بەتوانایە کە ئەوە ئەتوانم بڵێم پانتایی هونەری کوردی بریتێ لەو بۆ مامۆستا عینەدینی خۆشەویستیشە بەڕاستی مامۆستا عینەدین ژێکێکە لە هونەرمەندە گەڕانبێژەکان کە تا ئێستا و لە داهاتوو شاهێناوێکی گەورە و ئوستازێکی گەورە جامیعەیەکە بۆ خۆی دەستخۆش بێت هیوادارین ئیم شەو بەو شتە خۆشانەی خۆت کە لە دادناوانەی کە مامۆستا عینەدینی شتیایە وەڵا بە تەئکید بەس زیاتر با بڵێن شعرەکان شعری خۆ من بەڵێ دایمەن هەوڵی ئەوەمەوە کە با بڵێن هەرچی گۆرانیەک با بڵێنە چی ئاوازێکی گەڕیان خۆم شتێکی بۆ دابنێم حەزم کردو بە شعری خۆمەوە نییە شتێکی تازەگەری بەپی ئاوازەکان شعرەکانی بۆ ئەگونجێت و ئیسفادەش زۆر لە شعرەکانی مامۆسای گەورەی کورد مامۆستا پیرەمێرد ئیسفادێکی زۆریان لێ یەکەم بە تەئکید ئەویش هەر ئەوانە قوتابخانە و زانکۆیەکی گەورن لە ڕووی ئەدەبیات و شعر و نووسینە بەڕاستی لە کوردستاندا ڕۆحیان شاد بێ و
جایسە پرسیار لەوانی کە ئیخەمە دوایی کاکە هەموو کاکە بەوانی سە ئەچینە لای گۆرانیەکی کاکە هاوژینی خۆشەویست پێمان خۆشە سەرەتا بینەرانی خۆشەویستیش کۆمنتیان کردووە و سڵاو و دەستخۆشینە لێمە ڕێزمانەیە بۆ یەک بەیەکتان بۆ چاوەڕوانی گۆرانی بەدەنگی کاکە هاوژینی خۆشەویست و یەکەم گۆرانیمان با گوێ لێ بێ ئەم گۆرانیە هەر چوارگایە گەڕیانە وەکو مەقاماتەکە وەکو بەڵێ وەکو مەقاماتەکەی و شاعرەکەشی شعری خۆم شعری خۆتەوە ئاوازەکەشی مامۆستا عینەدینە ڕێزمان هەیە بۆیان و هەرسەکەوتوو بن و دەستخۆشی دەستۆگرن فەرم با گوێ بیزن زۆر سپاس تەماوی ئەبێ بگری گیانە تەماوی ئەبێ بگری بە فرمێسکت دروستیکەی دەریای بێبن کەسێکی تر نادۆزیەوە کەسێکی تر نادۆزیەوە تۆی خۆش بێ بە قەدەر من دڵێ عاشق ئەبا مەیبەخشم بە تۆ دڵێ عاشق ئەبا مەیبەخشم بە تۆ تۆش لەجێی دڵام بۆم کە گفتوگۆ توخوا عزیزم جەفاکە بەسە توخوا عزیزم جەفاکە بەسە بەسە لەم خەمامەم کە وەزواسە بەسە لەم خەمامەم کە وەزواسە ئازارم مەدان غەم دەورەی داوەم ئازارم مەدان غەم دەورەی داوەم بەتەنیا و بێکاز من بەجێ ماوەم ئازارم مەدەن دڵم شکاوە ئازارم مەدەن دڵم شکاوە لە خانەی خەمان تەنیا جێماوە لە خانەی خەمان تەنیا جێماوە عزیز هەتاکەی مەیل داوایە عزیز هەتاکەی مەیل داوایە ئەم جەفایەی تۆ بۆ دوای نایە بۆ بەزەیەکت نایە بە حاڵم
وبزيك دنايا بحالم هتاكي من باو درد بنالم هتاكي من باو درد بنالم آزارم مدايم غم دوري داوم آزارم مدايم غم دوري داوم بتنيا وبيكاس من بجماوم آزارم مدن دلم شكاوى آزارم مدن دلم شكاوى لخاني خمان تنيا جماوى لخاني خمان تنيا جماوى أغلم دنيايا توشي چی کردم أغلم دنيايا توشي چی کردم لخاني عشقان دوراني کردم شني شمالي لي ودور خستم شني شمالي لي ودور خستم هاكا بودر داي عشقي تومردم هاكا بودر داي عشقي تومردم آزارم مدايم غم دوري داوم آزارم مدايم غم دوري داوم بتنيا وبيكاس من بجماوم آزارم مدن دلم شكاوى آزارم مدن دلم شكاوى لخاني خمان تنيا جماوى لخاني خمان تنيا کاکاوژین دەمە خۆش بێت سەرکەوتوبی دەستەکانی خۆش بێت بۆدایەکی جوانی گۆرانی مامۆساعندین و شارەوەی خۆ دەستخۆش کاکە حەمە دەستخۆشی لە تۆ ئەەکەم کاکە باوان بە هەمان شێوە بەس کاکە حەمام شەو بە سۆزی هینەکەی بە سۆزی نایەکەی بەڕاستی ئەم شەو هەمومانی بەنج کرد بینەرانی ئازیز و خۆشەویست پێشەوەی بچینە لای کاکە حەمۆ چەند سوعالێ بکەین و دەربارەی کارە هونەرەکەمان بدوێمێ ئەو ڕقەمانەتان بۆ بخێنمەوە توانن بۆ ڕقەمانە پەیوەندیمان پێوە بکەن پەیوەندیمان پێوە بکەن بە ژمارە تەلەفۆنی 0 471 52 64 0 750 85 35 ئەمێن ڤایبەر و وەتساپشی هەیە کۆڕەکەتوانن لە دەروی وڵات پەیوەندیان پێ بکەن لەناوەوەی وڵات هەر بە هەمان شێوە لە خزمەتی ئێوەی ئازیزن حەزمان لێ ڕاوبۆچوونی خۆتان لەسەر بەرنامەکە بڵێن لەسەر هونەرمەندەکان لەسەر برایانی موزیکژەنمان بۆ برایانی ستاف بۆ کاکە ڕێباز بۆ 250 جوانی کە ناوەکەی کاکەی مۆندی سەڵتەکەمان دایم لەبێ یادمەچ لە کێشەی ناومەیە بەڵێ کاکە حەمە حەز ئەەکەم تەوان سۆزی نەیەکە من و کاکەین ئاگان لێرە گفتوگوی خۆمان کەون و کاکاوژین سۆزی نەیەکە وا بوو باوانیان نا تاوان باوان ژەری ڕۆڵێکی چاکی بە سۆزی نەیەکەوە ئەم شەو دڵمانی وشە پێم خۆش بزانم لە ساڵی چەندەوە دەستدایە چۆن بوو ئەم ئالەتە دۆزیچکە بەڕاستی لە وڵاتی ئێمە زۆر کەم ژەنیاری ئەو ئالەتەمان هەیە وایە بە هەموو یەکەنە 5 نەفەرێ 6 نەفەرێ بە 5 دەستە ژمێرێ لەوە چ 5 نەفرێ چۆن بوو کاکە حەمە خۆی سەرەتا با بڵێن پرزایکی خۆشەویستم لە دەروی وڵات هاتەوانێ ڕێزمانەیە ئالەتی نەی هێنا بە موتی من ئەزانم تۆ با بڵێن حەزت لە هونەرە مێشکە باشە تایە ئەم ئالەتەی یامێ وتی ئەدەمێ خۆتی فێفێرکە سەرتا هەج نەتبینی بوو هەر نەشم بینێ پێمە فلوت خۆی فلوتی ژنی هەمووان فێڵە فلخۆینە نای فارسی پێڕونکردنەوەیەکیش با بڵێن بیم ئەم نای فارسیە فلوت ئاسنەکەیە ئاسنەکە لەسەر لا لێ بەڵێ ئەو زانیارە زۆر جوانە بێ بەگوێی خەڵک ئەوە نای کەساییە با بڵێن
ئالەتێکی فارسیە بەڵێ بەڵێ ئیتر منیش مامۆستام نەبووە وەکو با بڵێن کە مامۆستام هەبێت و چون لە چەند فلتەریا بترێم بەڵێ مامۆستای من یوتیوب بوو ئیتر لەگەڵ یوتیوب با بڵێن ڕۆیشتم و هەتا ئێستم هێناوە تا ئێستا مامۆستام نەبووی کە هەمە هەر خۆم بوو وڵا کاکە حەمە بەڕاستی خۆ مامۆستایان بینی دەستخۆشی لێکەم بەڕاستی کاکە محەممەد دەست و پەنجەت خۆش بۆی کە ئەمڕۆ سپاس بخوای یوتیوب بۆی کە حەزی بە هەر بوارێک بێت لە هەر شتێکە خۆ دەست بڕۆ بەڕاستی لە یوتیوب باچەنەها ئوستاز و مامۆستا لە بوارە جیاجەکانە هەن کە بەخۆ بەخشانە خەڵک فێرەکەن دەستیان خۆش بێ و سپاسی و پرزایشتەکەین لەرێەوە کە بەڕاستی ئەم محەممەدی ئەسێ دووسکەکە سلێمانە بەڕاستی ناژنێکی زۆر تایبەتە نایکەسایی بەڵێ نایکەسایی بەڵێ کەسایی خوێر نایەمە پێ وەفاز زای هەر پێڵێن فلود عشاری چەند ساڵە خەریکی کاکە حەمام بە دقیقی با بڵێن وەڵی زۆری واژ نییە بەخوا کە بڵێن ئاسفاز مێشکەکە باشە زۆری خۆشی لێکی کاکە حەمە بەڕاستی ئالەتێک کە هەڵبژاردووە پڕ بە پێستی خۆی بەڕاستی دەست و پەنجەیەکی سۆزدار و پرسۆز و حەلاوانی من خۆم هەستی پێەکەم لە ناخی دڵتەوە ئاسفەکەی دەست کاکە باوانی خۆشەوی دەچین لای تۆش زانین کاکە باوان لە کێوە خەریکی کاری ئۆرگژەنینە 6 ساڵێک ئەزمونە ینی 2015 وای هەمومان وایە 1-2 ساڵی سەرتا گوژمە خۆینە خۆمان فێرەکەی دەستی خۆش بێ کاکە باوە ناوم بیستوتەوە باسییان کردو دەست پەنجەیەکی ڕەنجینی هەیە لە کیبۆردا هەر سەرکەوتوو بیت هیوام وایە و کەسانی کە لە بواری ژەنیاری و لە بواری گۆرانیتنە چکە هونەر بەڕاستی بریت پێویستی بەم بەڕێزانە هەیە بە وتنی گۆرانی بێژەکان هەیەوە خۆیان بە تەواوی شارەزاکەن دەستخۆشیان لەکەمەوە هونەرمەندەکان بە تایبەتی و تایبەتی عاسفەکان چکە عاسفەکان زۆر گرنگە عاسفەکان دەبنە هۆکاری ڕاستکردنەوەی هەڵەکانی ئەمە هونەرمەند وایە عاسف فۆک و باسیەکەن لە دنیای موزیکژەن و دنیای هونەر و ئۆکسترای گیانیشە عاسف لە 180 هونەرە لە 180 هونەر لە 120 بەڵێ هونەرمەندەکە گەڵ عاسفەکەی بەدڵ خۆمان لێت چونکە دەگەعدەوە عاسفەکان بەدڵ نەبووە ڕوم ناتوو لە بەرخاتری خوا قسە بکەم چکە ئەیش مرۆڤ هەستی هەیە بەڵام لە گەعدەکە بەڕاستی یەک بێجە جاری وا هەیە هەر گۆرانی بێش خۆی غەڵەتێکەکە لە گۆرانیەکەیە لە ئاوازەکەیە عاسفەکە چەند جار من بۆی ڕێگەکە بەتاکید دەستخۆشیتان لێکەم و نمونەتان زیاد بێ و بینەران و بیسەرانی رادیۆ تەلەڤیزیۆنی ئەچدی گەڕیان لە هەر شوێنێکن جوانترین سڵاوتان لێبێت و بە هیوام خۆم میوانەکانم میوانێکی ڕۆحسوچی ماڵەکانتان بین و ناو سیارە و کات و ساتەکانتان بین سەوت هەیە بڵێ دووبارە و سەدباراتوان بەم ژمارە تەلەفۆنانە پەیوەندیمە پێش بچین لای گۆرانێکی کاکە هاوژین ئێستا بە دەنگخۆشی کاکە هاوژین پرسیارم لەوان کە بچین لای گۆرانی تۆ پێش بچین لای گۆرانەکەی تۆ خۆت حاضر کە بام ژمارە بخێنەوە دووبارە بۆ کەسانەی کە زۆر بەڕێسە بوو لە دەرەوە پیانەوتیم تکایە دووبارە و سێبارە و چواربارە ژمارەکان بخێنەرەوە بۆ ئەوەی کە بتوانین بە ڕقەمی تەلەفۆنەکان پەیوەندیتان پێ بکەین بینەرانی عزیز و خۆشەویستوان بەم ژمارە تەلەفۆنانە پەیوەندیمان پێ بکەن 071 471 52 64 0 لە خزمەتی ئێوەی ئازاین بۆ هەر ڕاو بۆچن و سەرنجێکتان لەسەر بەرنامەکە و لەسەر میوانەکانم دەستخۆشیتان لێکەین فەرموو کاکە هاوژین نەچین لای گۆرانی دووەمت ئەمەیان ئاوازی چێیە و ئەمەشیان هەر با بڵێن ئاوازەکەی ڕعینە دیدە هەروە مەساعینە دیدە گۆرانیەکەشی هەر شعرەکەشی هەر خۆمە زیادە شعری خۆ بەکارێ زیادە شعری خۆم بەکارهێنم ئارەوەڵا دەستخۆشی لێکن کاکە هاوژین دەبا گوێمان لێ بێ و خۆشحاڵی ژەبین فەرموو فەرموو بینەرانی عزیز برانی موزیک Thank you.
کە خەیاڵی خەونی جوانیتم من کە خەیاڵی خەونی جوانیتم شاڕەجی عەشقی کامەرانیتم لەناو سینەمدا ئەداوێمەوە لەناو سینەمدا ئەداوێمەوە سرودی عەشقت بۆ هۆنمەوە سرودی عەشقت بۆ هۆنمەوە شەونم تۆ شەمی خۆشەویستیمی شەونم تۆ شەمی خۆشەویستیمی تۆ ئارامگەی گشت زیندەگیمی هەتاکو مردن تۆم ناچی لەبیر هەتاکو مردن تۆم ناچی لەبیر لە خانەی دڵا کردومی زنجیر لە خانەی دڵا کردومی زنجیر غەمی دۆست و یارانم شارەزای غەمی دۆست و یارانم سەرگوزشتەیان هەمووی ئەزانم شەوان تا بەیان لەگەڵ پێنووسم شەوان تا بەیان لەگەڵ پێنووسم کام شعرە خۆشە ئەیشەم بۆتی ئەنووسم کام شعرم خۆشە بۆتی ئەنووسم شەونم تۆ شەمی خۆشەویستیمی شەونم تۆ شەمی خۆشەویستیمی تۆ ئارامگەی گشت زیندەگیمی هەتاکو مردن تۆم ناچی لەبیر هەتاکو مردن تۆم ناچی لەبیر لە خانەی دڵا کردومی زنجیر لە خانەی دڵا کردومی زنجیر ئاگرێت و لە جەرگ و دڵم بەرداوە ئاگرێت و لە جەرگ و دڵم بەرداوە بۆ دیداری تۆ ئۆقرەم بڕاوە گەر ڕۆژێ بڕوا و من تۆ نەبینم گەر ڕۆژێ بڕوا و من تۆ نەبینم شەو هەتا بەیان مات و حەزینە شەو هەتا بەیان مات و حەزینە شەونم تۆ شەمی خۆشەویستیمی شەونم تۆ شەمی خۆشەویستیمی تۆ ئارامگەی گشت زیندەگیمی هەتاکو مردن تۆم ناچی لەبیر هەتاکو مردن تۆم ناچی لەبیر لە خانەی دڵا کردومی زنجیر لە خانەی دڵا
کاکە هاوژین دەستخۆشی لێکەین بۆ بەرامە خۆشەی مامۆساعدین و بۆ شارەوە ناوجوانەکانت دەستخۆشی لێکەین بە قوربانم شتێکی کەشمانە بیر نەچێ کاکە هیواجیان پێم وابێ ئەم ئاوازە با بڵێن بەدەنگی کاکە عومەر بیشاوی ئەی شەمی شەوان پێم وابێ ئەو دەستکاریەکی کردو ئەشتێتەوە سەر ئەو گۆرانی ئەو باگلەی هەروە زەمەری مامۆساعدینەدینی شەویش بەڵێ بەڵام کاکە عومەریش ئەو خۆتەزانی ڕێزمانەیە بۆ کاکە ڕێزمان هەیە بۆ کاکە عومەر بیشاوی ئەوە لە کۆن و هاوڕێ و دۆستی خۆشەویستمانە کاکە عومەر بیشاوی سەرکەوتوو بێ هونەرمەندی خۆشەویست کاکە سەرحەد تەنیا لە خزمەتیان کاکە سەرحەد لە سلێمانیەوە چاوی ماچەکەین بەڵێ کاکە سەرەن پەیوەندیمان لەگەڵایە بەڵێ فەرموو سەوتان باش و دەستخۆشی و بەرنامەتانتان لێکەم هەموو کاتێکی تۆش باش کاکە سەرحەدی خۆشەویست سپاس بۆ تۆ لە خزمەتای زۆر بەڕێزیت بەخێراتنی ئەو هونەرمەندە خۆشەویستەش دەکەم کاکاوژینێکەکە لە هونەرمەندە قەدیمەکانی شاری سلێمانی سەرکەوتوو بێ کاکاوژین هیوای سەرکەوتنی بۆ خوازم و ڕێز و حرمەتمان هەیە بۆ تاوای کارمەندانی بەرنامەکە زۆر سپاس دەکەین بەنایەوانیشەوە کاکە سەرحەد زۆر بەڕێزم هیچ شترمان هەیە تەنیا ویستمان پەیوەندی کردین و خۆشحاڵت کرد هیچت نییە بۆ بەرنامەکەمان بۆ زۆر خۆشەویستی بۆ ڕادیۆکەمان چۆنە لە سیارەکەی توایە کاکیان لە وەڵاهی زۆر بێحەیب و زۆر باشە و زۆر لێ ڕازیم دەستان خۆش و دەستخۆشی لێەکەین کاکە سەرحەدی خۆشەویست سپاس بۆ پەیوەندیەکەت و بۆ پێشنیارەکانت چاوی ئێمەی سپاس دەکەین پەیوەندیکەمان نییە باشە کاکە هاوژین وە بزانم پێم وابێت تۆ لە دەروی وڵاتی ژیان چەند ساڵێک لێبووی وەڵاوە تەقریبەن چێ بۆ 18 ساڵ کاکە هیوا سپاس بخوا بە جنسیەوە ئاکتەویست ناڕێتەوە وەڵاهی نیازم نییە بڕۆمەوە دەمێکی شەهر حەزەکەم بە یەکجاری بێمەوە بۆ بەخێر بێتەوە بۆ باوەشی کوردستان و بزانین لێرە ئەسپەکەت چۆن تاوەدەی لە ناو بواری هونەری میلیا سیوانی خوا و بە هیمەتی ئەم برادرانە شارەوەڵا سەرکەوتوبی کاگاوژن ژیانی هونەری لەوێ چۆنە ڕوا کاگاوژن حەزەکەم دۆزێ بدوێن لە وەڵاهی کاکە هیوا لە ئەوروپا تۆزە زەحمەتە هەر ژیان بۆ هەموو هونەرمەندێک بە تایبەتی هونەرمەندە کوردەکان زەحمەتە خۆتە زانی ئەوەی کە چوە بۆ ئەوێ هەمووی لەبەر هۆکارێک چوە بۆ ئەوێ مەشغوڵیەت و ئیش و کار و کات لەوێ کات زەرورترین شتە یعنی من حەفلەم هەبووە داوەتیان کردوم بە وڵاتێکی کە ئەوروپا لەبەر کات یا لەبەر هەندێک شکاری تر نەمتوانی و بڕۆم من مەجالم هەبوو عاسفەکە مەجاری نەبووە یا عاسفەکە مەجاری هەبووە ناتوانی تەنسیق نابێت ئێستا با بڵێن لێرە تۆ گەر لە دایرەیەکا دەوام کەی دوکانێکی خۆتێ هەبێ من خۆم دەلاکەم ئەوە زیاد لە 15 ساڵە لەوێ ئیشی دەلاکە ئەلێرە گەر دوکانیشە هەبێت کاکە هیوا یەی بۆ بەرنمەکەی دەڕابێت دوکانەکە داخیتەوە هیچ کێشەیەکرد نییە وێ بەرنمەکەکەیت بەس لەوێ خۆشتە نییە ناتوانانی ئەبێ ئەو کاتی کە بۆ دانراوە بۆ ئیشکردن ئەو کاتی خۆت بڕۆت و کاتش بیتەوە لەوێ زۆر سیستەمیە خۆی بەڕاستی من زۆر دژی ئەو سیستەمیە چکار لە مناوی عەزم بۆ نەکردووە قەت بەسرێمەوە بە تایبەتی بەکاتەوە و بۆیە قەت حەزشم لە ئەوروپانە بۆی نامن لە 99 عنی بەڕاستی لە 2008ەوە هەم برام مامۆزام دوور لە ئێستا قاچاقچی بوون ناتوانانی هەر بەبەلا هەم چەند لەلایەن چەند کەسێک ژۆر داواکران بەس هەر نەچووم لە ئەوروپا بوون ئەزمونێکە بەڵام خۆشی لێرە خۆشترە من ژێرە بە خۆشتە زارەوەڵا من جۆک و خۆم هەر شێکی هەیە you have to be independent ئەڵێ ئەبێت سربەخۆبی من عشارم ئەلەوان پێ ناگەم ئەبێ ئێمە لەم وڵاتەیە سربەخۆین ینی ئازادین بە هەرچی لایەکە بڕۆین و بە هەرچی لایەکە لە ناو چوارچێوەی ئەم وڵاتی خۆمانەکەتیاین چ کاتێک کە ڕووی چ کاتێک ناڕوویت بەڵام لەوێ ئەو ئازادی و نییە لە حرمی ئیشەکەی خۆتە مەقسەد بۆ ئێمەی هونەرمەندان تۆسێک قورسە بە تاکید زۆربەی هونەرمەندەکان ناوڵن بە دەزەوت کاساگەزانی زۆربەی هونەرمەندەکان هاتنەوە بە یەکجایی لە کوردستانەژی بەڵێ دەستیان خۆش بێ و توش بەخێر بیتەوە سپاس بۆ هاتنەکە دێ پاشامان لەگەڵە لە سلێمانیەوە کاکە پاشا ئەم کاتەوە باش چۆنی برای عەزیزم باشی خۆشەویستی جانی من ساوت ماجەکەم کاکە دەستخۆشیەوە بە ناوە جوانەکانی زۆر سپاس کاکە پاشا میلیۆنە بەڕێزانەکەین بە ناویشان سپاس ڕێز سڵامانەی بۆ موتان و شایەک بێتان ماجەکەن زۆر سپاس کاکە پاشای خۆسەرێکی تەلەفۆنەکەی کاکە پاشا سلێمانیم کاکە هیواجان ئەزانم لە سلێمانی لە چی شوێنێکەوە کاکە هیوا لە سەکنارەوە ڕێزمان هەیە بۆ خەڵکی سەرشاری خۆشەویست کاکە هیواجان ڕێزت کاکە هیوا داواکارێکمان لە کاکاوژی نییە وەڵا وەڵای تۆ خۆشی گوێ لێ کاکاوژی گوێ لێ یەک گۆرانی کە عەتا هەیە کە عەتا چاوچی بەسەر چاو ئەی هاوسێکی بەر پەنجەرە بەسەر چاو ئەمشە پێشمان ئیشەڵڵا حەزەکەی ئەڵێ لە دڵما بووە کاکی وە ئازام هەر ئەم گۆرانیە کاکە پاشا
ببوو بە پێویستیشم زانی لێرەوە پیرۆزایی خۆم ئاراستەی کاگالا ڕەفیقم. زۆر سپاس دەکەین، زۆر سپاس بۆ ناوی کاکە ئالان ڕەفیقی خۆشەویستەوە. بە قوربانم کاکی واجان شەیەکی خۆش و شەیەکی ئارام بۆیەوە. زۆر سپاس کاکە پاشای ئەزیز ڕێزمانێ بۆ خۆت و خزمان و برادران لە سەرچنار و سپاس بۆ پەیوەندی و بۆ پێشنیارەکەت ئینشەڵڵا کاکە هاوژینەوە ئامادەی کردووە و لە خزمەتی تۆ بینەران و بیسەران نابێ و دەستخۆشی لە تۆکەین و بەنای کاکە ئالانیشەوە کە مدیری ستافی بانگێشی هونەرمەندانە کاکە ئالان ڕەفیقی خۆشەویست. بەڕاستیەوەمان لەبیر چوو کاکە ئالان زۆربەی ئازێتەکانی سەرچانی کاکە ئالانە. زۆر سپاس کاکی باشەیەکی ئارام و شەیەکی خۆش بۆیەوە. زۆر سپاس زۆر سپاس جان شێکی خۆشی جێبە ئێستا بۆ بینەرانی عزیزی بجێڕمەوە تەوانداوای نوکتێکی دەتووەکە. ئێستا کاگالان لە ڕێگە تەلەفۆنی کرد ئەزانم دەیویست بۆنەوە دیکا گوێنایەتم داوای لە بردنەکەم یوان هەمەیە لە مەسعەدەکەی شاوم لە پەن ئەم دیوشۆگۆ وتم وتی کا گوێنایەتم کاگالان ئیم شۆ خۆ بەرنامەکە پێشەشە باوەڕ ناکەم بۆ نەیمێڕێ کاکەی هاوار بۆ خاتری خوا بەقا من ناچۆ بەرکە کاگالان زۆر خۆشەویستە کاگالان کەسێکی بەڕێزەوە کەسێکی زۆر عەزیزە ئینشەڵڵا لەم کاگالانە بێتەوە. زۆر سپاس دەکەین کاکە پاشا بەناوی ڕێز و بەرنامەی بەناوی ستافی رادیۆ تەلەڤیزیۆنی ڕادیۆی گەڕانەوە دەستخۆشی لە جەناب دەکەین و سپاس بۆ هەست و سۆزە کاکە ئالان خۆشەویستە بەڕاست تووڕەم کرد گەردمان ئازا کارێرەوە گوێی لێمانە دڵی گەورەیە لە پشت دڵگاکەشە دەدەگام کردم با بەخەمە نەبێ هاتم. ئەی کاکە یەکێک لەم سێ برادرە کە بەڕاستی تۆ بەشداری ئاهەنگ و حەفلەی کردەوە کات و ئێستاش و ئەمانیش شتێکی خۆش بە سەعاتێکی خۆشمان پێشکردن لەگەڵ پێشوێ بچین لە ئەو گۆرانی خۆشی کە کاکە پاشا داوای کردو خۆشبەختانە حازریش بگۆرانێ حازریش بگۆرانێکە ئەوە شانسە کاکە پاشا. چیمان پێشش کاکە هەمە چ شتێکی خۆش یادەوەریە کاکە هاوژین تۆ شتێکی خۆش ئەو بۆ هەموو یاڵی میلیسی لە حەلی ڕاکێشاڵە لەم کاتیاجم لەبیر نییە وەڵی زۆرن بەس جاری وایە سەرێکی لە ماڵەوە یا لە گەلای کۆمەڵی برادرا دانیشتوی کۆمەڵی قسەی خۆش و نوکتە و لە مێشکە بە عەمری خوا کەیتە بەرنامەکەەوە يعني توش روي حموكا يعني توش روي حموكا يجي جناحي والله شيء كان في الشغل لاشتان بير ما واشتان بير نية والله لكاري هنرية هر شيء بدوز خندب خد صد ضلي بينران وبيسراني خوشويز وخوش لقال جوراني وقصة كردن و أم سفريك هاتمو بابلين لبريطانيا بله طبعا من لسفرك يشم نبوه سفر زورك كم كاكا هيوا يعني ولم لصالح قاعد 4 جار 5 جار سفرك ما سن بولاتك اني كش دس خوجوي شيخ ام جارك هاتي نبوم خطا قطريه خطاك زور بلين رقاك زور دول لندن او تيارك تاغاتا قطر نزي شي حو ساعات بعمري او خويا او تياره بعسمان هر الارزي زور سيد بو بلا ام جاروا وين هم جاركاني كش تقريبا جار اشتيا ونجا من جدو سجا سكوتم سايتها جارك الارزي راسك وشي هو او بيوتي تربلانس طب بيوندي بهوره هي بيوندي بس شاخه بس اوا كاروا اما انا همي او تربلانسيتيك او لرزينيتيك بالله على كل هاتينا قطر كلا قطر ودوار سواي تياره بينه وبينه وسلماني حتى كوني ورقا هيك كشي شي نبو شاكاك هيوا من بحياتي بابلين مشروبات زور بكمي بابلين تالبيت المشروباتم بلام نازانم هر او دقيقه وزك حزم بويتشو شراب يعني جرى لا ناوتاك نجتمع پیاڵەیەکی بچوو پەرداخێکی بچووکم بەرێ هەر پەرداخەکەی دانا و گەستی کردو بە لەرزین تو بە قوربانم میبەرەوە من هەتا ئێستا هاتوین بانم تۆزای بەرنەبینەوە خوا نەخواسە شتێکمان لێ بەسەر هەچی شتایە گوناحەکەم تیانە ناکەم لەدیکاواتی دەچێتی وڵات لەبینی عەرز و عەزمانە شتێکی ئەوەیە وەڵام بەسەراتێکی خۆش بەخوای گەورەی دیوە لەرزێکی لێ هاو هەر بە عەمری خوا داینا و کەسی گە بە لەرزی دووبارە من شەروام لێ لە شو بو سەرکەوتم بۆی ئەستەمبوڵ نەبوو وەسلێمانیا و 2 ساعت بەعی بێزۆی ئێران بوو لە ستارانەوەتم بۆ سنە لە نیوێ ڕێکەوتە لەرزم بۆ چێوتی ئەوشی تێکە زۆر ماش ناترسم باش و خۆشبەختانە شووا پێنجارە بە سەلامەتی ڕۆژ بەدەستا حەزت یار ناکەم بیری لێکەم حەزم لێ نیە بەخوا من ساتی ساوم ئێستا زۆر ترساوم یەک دوو جا بە سارە هاتوومەتەوە 4 ڕۆژ بەڕێگاوە دەستی خۆش بێ دەستی خۆش بێ کاکە هاوژین بۆ شتە خۆشت جا ئێستا ئەمانە بچین لای ئەو گۆرانیەوە چکە بینەرە و بیسەرانی دوای ئەم گۆرانیە کە ئێستا ئەمە گۆرانێکی خۆشی مامۆستای خوا لێ خۆش بۆ ڕێزمانەیە بۆ خۆی و خانەوادەی و جێگەی بەهەژە و بەڕاستی هونەرێکی گەورەی تاودا لە هونەری کوردیە مامۆستاعاتە ڕۆحی شاد بێ و ئیسەش ئێمە هەمومان جاجا گۆرانەکان ئەم گۆرانەیەمان پێشکەش کە بە کاکە پاشا و بینەر و بیسەر دوای ئەوەش شتێکی سەریع بۆ ئامادەکردن بەسەر چاوەڕە وەڵڵا چکە بینەرانی حەزیان بەدڵخۆ بەسەر چاو مخانێکیە جا کاکە هاوژین دۆست و خۆشەویستی ئێمە و هاوڕێی دێرینی کاکە ئالان ڕەفیقیشە بڕن بە ئەو گۆرانەمان جوێ لێ بێ و حەزمان هەمنیش خۆم هەست تامەزرێ و گۆرانیان بەڕاستی دەست خۆش بێ و مقامەکەی هی کەسێکی ترە بڵین شعری مقامەکەی شعری مقامەکەی بەس لەگەڵ ئەوەیە
شارەکانی مامۆساعاتایە خۆی لێکداون ئەمە گۆرانێکە بەڵێ هی مامۆساعاتە بەس من پێم وابێ ئەم گۆرانیە پێم وابێ هی مامۆستا عەلی مەردانە بەس بە دەنگی کاک عەتا من گوێم لێ بووە چۆتە ناو خەڵکەوە چۆتە ناو خەڵکەوە زانیاری من نییە زۆر ئەوە بێ زیاتر هینی کەم بەس با من بەڵام من بە دەنگی مامۆساعاتە گوێم لێ بۆ شتێکی زۆر خۆش بووە حەسیشم کردووە لەگەڵ دەنگی منە لەوانەیە ئەوە یەکێکە لە باشترین شتەکان کە ئاوا بەسەر بە دوای سەرچاوە زانیاریەکان ئەبگەڕێن هونەرمەندێک هەر بیسەر و جۆگرێک دەبێت بەڕاستی حەقی کەس نەخورێت کە ئاوازەکەیان شعرەکەیەتی هی مامۆستا عەلی مەردانە باجۆمان لێ بە دەنگ خۆشی کاکە هاوژین فەرموو کاکە باوان کاکە محەممەدی خۆشەویست بە 250 ڕنگینێکتان فەرموو یەکتر شاو دەکەین غەم و ئازاری دنیار بۆ یەکتر باوسەکەین یەکەم پێک هاوڕێی یەکنین گیانە یەکەم پێک هاوڕێی یەکنین هەر زۆر لە خۆماونەکەین ئەو تاو من چاورم گرش ئاوا ڕوو لە یەکەکەین ئەی هاوسێکەی بار پەنجەرە تکاوەکەم تو خواوەرە ئەی هاوسێکەی بار پەنجەرە تکاوەکەم تو خواوەرە ڕوو بە ڕوو چاو بە چاوین هەردووکمان دڵشکاوین هەردوو ماڵمان بەرامبەرە تکاوەکەم تو خواوەرە ئەی هاوسێکەی بار پەنجەرە هاوسێ نازانم ناوێت ماڵتان تازە هاتووە هاوسێ نازانم ناوێت خەونت لێ کردم حەراوم با غەمزەی هەردوو چاوێت غەمزەی چاوێت خەتەرە تکاوەکەم تو خواوەرە ئەی هاوسێکەی بار پەنجەرە
زلفی تۆ هەوسە دڵ زنجیر کراوە من بەتاڵی زلفی تۆ هەوسە دڵ زنجیر کراوە من بە تیری عەشقی تۆ ئاوا جارگم پێکراوە زامی دڵم خەتەرە ژیانەکەم خێراوەرە ئەی هاوسێکەی بەر پەنجەرە ناسکی واکو پاڕی گۆڵ بۆن خۆش واکو ڕێحانی ناسک واکو پاڕی گۆڵ بۆن خۆش واکو ڕێحانی کەم بۆستا لە پەنجەرە با کەس پێمان نازانی تەنها حەز بێخەبەرە گیانەکەم خێراوەرە ئەی هاوسێکەی بەر پەنجەرە ئەی هاوسێکەی بەر پەنجەرە تکاوەکەم تو خواوەرە ئەی هاوسێکەی بەر پەنجەرە تکاوەکەم تو خواوەرە ڕووبەڕوو چاو بە چاوی هەردووکمان دڵ سوتاوی هەردوو ماڵمان بەرامبەرە گیانەکەم تو خواوەرە ئەی هاوسێکەی بەر پەنجەرە دەستخۆشی لێەکەین کاکە هەوژین بۆ ئەداکردنی ئەو گۆرانی خۆشە دەستخۆشی لێەوەش کاکە باوان کاکە محەممەد بۆ مۆسیقی خۆشە داوای لێبوو نەکەم بینەرانی عزیزە گۆرانیە من وتم زانیاری نەمزانی ئەم گۆرانی کاک عەتا چاوشنەوە بەڵێ ئەو مامۆستاعەیە خوا لێ خۆش و مامۆستای گەورەی گەلی کورد مامۆستا عەلی مەردانەوە ئاوازێکی زۆر دیار و خۆش و تایبەتە دەستخۆشیش لە خوا لێ خۆش و کاک عەتا چاوشنەکەی کەوتوتی ئەوش بە شێوازی خۆی بە شێوازێکی زۆر جوان تۆش بە شێوازێکی زۆر جوان ئەدات کرد پرسیارێکی کە ئەگەین پێشەمان گۆرانی سەری عەدوایەمێن وایە بەڵێ ئەمە ئەم گۆرانیە گۆرانیی مامۆستا حەسەن زیرەکە طبعا ئەم گۆرانیە زۆر لە هونەرمەندەکان وتویانە بەڵام ئەمە ئیتر ینی دەقی گۆرانیەکە ئەمەیە کە مامۆستا حەسەن زیرەک وتوتی بەڵێ خۆی ئەمە سۆی بە باڵا بەرزەکەیە سۆی بە باڵا بەرز بەس ئەم گۆرانیە لە ئەسڵی مامۆستا حەسەن زیرەک و بە شێوازێکی کە ئەو وتوتی من هەر ئەمەم هێناوە بە شارەکانی ئەو هەر بەو لەحنی سۆی بە باڵا بەرزەکەش ئەیڵێندا ئستەجۆمان لێ بۆ دەستخۆشی لێەکەین کاگ ئەحمەد خۆشناوەتی خۆشەویستمان لەگەڵا پەیامنێری رادیۆ تیڤی گەڕیان چاوی ماچەکەین کاگ ئەحمەد خۆشناوەتیمان لەگەڵا بڵێ کاگ ئەحمەد جان سڵاوتان لێوێ باش کاکی باگیان سڵاو لە تۆ کاگ ئەحمەدی خۆشەویست قوربانی تۆم دەستخۆشی و بەرنامە جوانت لێ دەکەم بە خێراتنی میوانە بەڕێزەکان دەکەم چاوی ئەمەی بەناویان شۆ زۆر سپاس خۆزان دەستان خۆش بێ بەڕاستی بەرنامەیەکی جوان و تێر تەسەلای خۆ دەستان خۆش بێت زۆر سپاس دەستخۆشی لە کاک لەباسفایە خام شەو داینەکەشە زۆرە بووە تۆ دەستخۆشی بۆ ئەو نەسپۆ تایبەتەی ئەم شەوکەیتر ئینشەڵا ڕادیۆ تەلەڤیزیۆنەکەمان لەسەر ئەو نەسپە خۆشە بەردەوامە بێ و تۆش هەمیشە لەگەڵمان دووبوونەکانمانە عەزێ دەدرێ بەڕاستی کاک من لە خزمەتدام لە خزمەتیەوەدام یا خۆ لەشتان ساغ بێت زۆر سپاس لەگەڵ زەحمەتەکانی ئێمە چۆنی حاڵت باشە کاک ئەحمەد وەڵڵا کاکە من تا ئێوە ئیشە من بێ من لە خزمەتم زۆر سپاس دەکەین و بەڕێزی کاک ئەحمەد جان چی دێ بۆ میوانەکەمان کاک ئەحمەد بەڵێ گیان کاکیوە چی دێ بۆ میوانەکەمان بۆ ئەدای ڕادیۆکەمان سەوت و سەدای لە ماڵەکان ناو سارەکان چۆن ئەم شەو وەڵڵا لەخوا بە زیادە ینی هەم سەوت هەم سوورە لەخوا بە زیاد زۆر زۆر باشە بۆ میوانەکەش ڕێز خۆشەویستین بۆ هەیە سەرکەوتوو ڕادیۆکەمیانیش ماشەڵڵا لە ماوەیەکی کەم لە ماوەی کەم تقریبان ساڵێک جێگای خۆی کردەوە لە دڵی بینەران و بیسەرانی دەستخۆشی لەگەین کاک ئەحمەد ئینشەڵڵا خوایار بێ و دڵسوزانی وەکو ئێوەی خۆشەویستمان هەبێ و بە هیمەتی تایبەت کاکە جەزای سازی خۆشەویست کە مدیر و بەڕاستی چۆن ئەڵێ فکرە و بیرۆکەی ڕادیۆی گەڕیان کە خاوەنێتی خۆی خاوەندەرەتی کردووە بە تا ئێستا خۆبەخشانیشمان کردووە ئینشەڵڵا زیاتر بەرەو پێشیە بن زیاتر بەرنامەی خۆش و بەرنامەی ڕەنگین و ڕەنگاڵاتر ئەین بەگوێی بیسەران و بینەرانە بەس ئێستا باردۆخە تۆزێ نالەبارە ئەینا بە حکمەوەی کە خەڵک زۆر دڵتەنگە ئێمە هەمیشە حەزەکەین خەندە بخەینە سەر دڵی خەڵک
سەر لێوی خەڵک بۆ ئیشەڵا کە بارودۆ کەوتەوە باری ئاسایی خۆی و چرخا ئیشەڵا بەرنامەی جوانتر و هەر بەردەوامیشە بین و لە خزمەتی ئێوەی خۆشەویست و بینەران و بیسەرانی ئازیز ئابین ماندوونە ناسانە کاگە ڕێباز و هەموو کارمەندەکانی کەش بەخۆشمان لە خزمەتی ئێوەی ئازیزای قوربانتون ڕێز خۆشەویستی بۆ مامان دەزا بە ڕێبەری رادیۆ و کاک ڕێباز لە مۆنتێر و بە ڕێبەری پەیوەندەکانیش کاکە ئالانی خۆشەویست ڕێزمان هەیە بەنای ئەوان شۆ ڕێز و حورمەتیان هەیە کاگە ئەحمەدی خۆشەویست چاو مازەکەین سپاس بۆ پەیوەندەکە چیترێ هەیە سپاس بۆ پێشنیارەکانێ تەنها ڕێژ خۆشەویستیم بۆ ئێوە کاتێکی خۆی بۆ ئێوە خواتان لەگەڵ زۆر سپاس کاگە ئەحمەدیان سپاس بۆ پەیوەندەکە ڕێزمان هەیە بۆ خۆت و بنەماڵەت کاکە چێنەری خۆشەویستمان لەگەڵایە بەڵێ کاک چێنەر کاک چێنەر باش برا چۆنی کاک چێنەرجیان باشی برای عزیزم باشی براکەم بەخێراتنی میوانە بە ڕێزەکەتانەکەم بەخێر بێ سەر کاک چێنەر پێم وایە کاک چێنەر ڕسووڵی هونەرمەندە و گوندەنگە خۆشە بەڵێ بەڵێ کاک چێنەرجیان تۆ باشی برام باشی چاوە ماچەکەم ئێوە باشن میوانەکانتان باش چێنەر سپاس بۆ پەیوەندیەکەت سپاس دەکەم بەخێراتنی هەموو لایەکەکەم هەمووتان بەخێر بێن سەر و سەر چاوم بەڕاستی بەرنامەیەکی جوان و خۆشە دەستخۆشیتان لێکەم هیوادارم سەرکەوتوو بن بەرەو پێچن زۆر بەرنامەیەکی جوانە و دەستە خۆش بێ کاکەیوە دەستخۆشی لە کاکە ڕێبازی خۆشەویست دەکەین بۆ ئەو نەسبە خۆشەی کە ئەم شەو بۆ ئەو کارە جوانی کە ئەیکات کاکە ڕێباز دەستی خۆش بێ و چاوی خۆش بێت دەستخۆشی خۆشەویستەکەین چاوی کاکە ئالانیش ماچەکەین بە ڕێبەری کارە و نێرەکانە چاوتان ماچەکەم بەخێراتی میوانەکانەکەن و کاکڕێباز زۆر سپاس کاکە چێنەرجیان تۆ خۆت خۆشەویستیت و هونەرمەندێکی دیار و دەنگخۆشی چاوی ئەمە چی دەیە بۆ کاکە هاوژین ئەم شەو کاکە هاوژین زۆر بە شانس و لەبەرەی کە خۆشی نەسبی بۆ کراوە وایە بەڕاستی وایە بەڕاستی بە شانس بوو دەستخۆشی لەکەین لە جەنابیش و لە کاکە هاوژین ژیوادارم هەمووتان پەرە بە هونەرمەند و زیاتر خۆتان لە هونەرە دەستخۆشیتان لێ یەکەم کاکە چێنەرجیان سپاس بۆ پەیوەندیەکەت لەگەڵ تۆ سپاس دەکەم بەڕێزی دەستخۆشی لێکەین بەڵێ ئەچینە لای کاکە هاوژین کاک هاوژین چەند پرسیارێکی هونەری بکەین بزانین تا چەند هونەرمەند شارەزا بێت لە بواری مۆزیک و لە بوارە وتنەکەش ینی ئەدای گۆرانی وتن ناسینی مەقامات چۆنیەتی ناسینی مەقامات بەڵێ ناسینی مەقامات زۆر بزانی باشە بەلای تۆ بەڵێ وەڵاهی هەتاکو خۆی ناسینی مەقامات و شارەزابوون لە گۆرانی وتن و بە تایبەتی لە ئەداکردنی گۆرانیەکانە وەکو بەحری بێ بنوایە هەتا شارەزابی کەمە هەتا لە ناویابی کەمە هەتاکو لە ناویابیشتی تازەتر فێرەبی ئەی لەگەڵ سوشەل میدیایە چۆنی لەگەڵ تۆڕە کۆمەڵاتەکانە بەخوا کاکە هیوا یەک تۆس ئەلەوەیان ناکۆڵم تااقەتەکەم زۆر وەڵاهی خۆسا تەنها شتێکە هەم بێت لە سوشال میدیایە بە تازەوا پێیجێکی با بڵێن یوتیوبم کردوەوە چەناڵێکی یوتیوب هەر فەیسبوک و ئینستاگرام زۆر هەمومان هەروێ بەڕاستی دێن ڕۆی بارودۆخەش منە لەبارە بەڕاستی هەمووی سەرقاڵە هەمووی خەڵک بێزارە ئەمڕۆ سۆشیال میدیا بە ئەم تۆزێک لە زەعیفەیە بەڵام ئەمە هەر نێڵین و بەردەوام بین لەبەرەوەی کە هەرچەند بەداخەوە ئەمڕۆ تۆڕە کۆمەڵایەتیەکان بێدرگایە هەرچی هەڵەسێ خۆی پیاکە بەناوی هونەرمەندە و خۆزگا فیلتەرێکی لەسەرە بووە لیژنەیەک بۆ پێداچوونەوەی وەزارەتی ڕۆشنبیری دروست کرایە بۆ کەسانی کە هەموو کەسێک ناتوانێت بێتە سۆشیال میدیا بڵێ من هونەرمەندم یعنی بەڕاستی جانێک بەتێکەش من هونەرمەندانی میلی هەچی دوو کەلیمە بڵێم هونەرمەندی میلیم با تۆ جوزە والله وشەی هونەرمەند حەق نییە یعنی احترام بە هیچ کەسێ بوترێ ئەوەی کە زۆر لە فیلتەرەکان دەرنەچێ کاکە بەڕاستی هونەرمەندە کاکە ئێمە شاگردێکی بواری هونەری میلیم جاران ئەگەر فێری سنعاتێک بوویتە شاگرد بووی بەڵێ خەلفە بووی ئەنجا دوایی وەستا ئێستا لە وەستاییەوە سەرەتاوە 26 ساڵ لە بواری هونەرە خزمەتمەیە کە ئەتوانم بڵێم پیاعی بە باسیخکە مەرحەلەکان هەمووی تێپەڕانە کە تۆ بتوانم شعر بنووسم بتوانم ئاوازدا بنێم بتوانم ئەدایکی پاکەم تر بەڕاستی هونەرە لەوانەیە دەبەخوا هەرسێکیم کولە بە ئاوازداران و شعر نووسین بەڵام ئێستا ناتوانم بڕێ بخۆمم پێشم ناخۆش خەڵک پێم وەڵێ مامۆستا ئێستا خەڵک بەعام هەمووی بەڵێ مامۆستا بەزاسی مامۆستا وشەیەکی گەورە چکە مامۆستا لە هەموو بوارەکانی ژیان و مرۆڤایەتیە پێگەیاندنی مرۆڤەکانە بە ئاسی ڕۆشنبیریەت چکە مامۆستا بەڕاستی زۆر قورسە کەسێک لە فیلتەرەکانە دەرێتەوە پێ بڵێ مامۆستا چەند کەسانێکم دیارن بە ئاسپەکانیش و بە هونەرمەندەکان ئەومانە دیارن بەڕاستی من ڕێزمێ هونەرمەند هەیە ناویشی هەیە دەنگیشی خۆشە بەڵام شارەزانیە من پێم ناخۆشە حەزەکەم بزانێ مەقام چییە تۆن چییە ئەداکردن چۆنە مخالفەی هەنجۆنێڵی مخالفەیەکەکەی بێ بزانی چۆنە شازیەکەی بەڵام ئەوانە پێویستە هەمومان هیچمان لەسکی دایکمان نەمان هێناوە پێویستە هەمومان وردبین بین جۆ بگرین 5 ساڵ پێش کاکە هەموو نێخۆشی لێ نازانی وایە نا ئەی باش نەبوو ئەم حەمەدەی ئێستا نەبووی نەشەزانیەوەی بیانە ئەدە سەر
ئیزعاجێکە دە بەڵام ئێمە هەمومان بە سۆزی نەیەکێتەوە محتاجی بەڕاستی نامە بەسم زانیاری سەرەتاکەکە مەنگا و قورسە بۆیە هیوادارمان گوێی خۆمان و ئەدای خۆمان و گوێی بی سەرپاکەینەوە لە شتی نەشاز و هەوڵ بین بەرەو پێش بچین و بتوانین کە زیاتر خزمەت بە و بواری کە تایە خەریکی ئایا ئەگەر وەسای لە بغاگە وەسای دیوارە جوایان نەگە هونەرەکە هیوادارم بیسەران و بینەرانی خۆشەویست ئەم شەو لێمان بێزار نەبن و چین لای گۆرانێکی سەریعی تر ئەم شەو حەقی خۆی دیکەکە ئەوژین دڵمان خۆشە بە گۆرانێکی سەریعی یازم مامۆستا حەسەن زیرەکی خۆشەویستە ئەم شێوازەکەی گۆڕێ بۆ تێمیشی خێرا و پێم خۆشە گوێبیستی ئەم بۆ بەرهەمەی کاکە هاوژین بین فەرموو کاکە باوان کاکە محەممەد ئەم توی لەگەڵانیت توی تیان نەمای ئەمجا کاکە باوان نۆرەتە فەرموو کاکە هاوژین سۆی بە باڵا باز دەردێ لە ژیانم سۆی بە باڵا باز دەردێ لە ژیانەیەم ڕەحمی خێرت بێیە ئەم شەو میوانەیەم من بە دەردی تۆ سۆی بە دایما ئەزانەیەم من بە دەردی تۆ سۆی بە دایما ئەزانەیەم هەر تەمێ لە سار کێوی ساکنە هەر تەمێ لە سار کێوی ساکنە ئەو تەمانیە هەناسەی منە هەی عالەم لەسەر تۆ لە من دوژمنە بەسیە لەسەر چی ئەم تۆرانە بەسە لەسەر چی ئەم تۆرانە هەی سۆی بە باڵا باز دەردێ لە ژیانم سۆی بە باڵا باز دەردێ لە ژیانەیەم ڕەحمی خودات بێیە ئەم شەو میوانەیەم من بە دەردی تۆ ئالان ئەم شەو ئەزانم هەیەرێ وە سۆی بە من خۆیانە نیم هەرێ هۆ سۆی بانە خۆ منیانە نیم ئەمن خزمی تۆوە هیچ بێگانە نیم هێندەم سەبرگەیەر تاقەت لێم بڕاوە هێندەم سەبرگەیەر تاقەت لێم بڕاوە ماڵی دڵشێوەیە پەردەکەی دڕاوە ماڵی دڵشێوەیە پەردەکەی دڕایە هەی سۆی بە باڵا باز دەردێ لە ژیانەیەم سۆی بە باڵا باز دەردێ لە ژیانەیەم ڕەحمی خودات بێیە ئەم شەو میوانەیەم من بە دەردی تۆ سۆی بە هەمووی ئەزانەیەم من بە دەردی تۆ دایما ئەزانەیەم أهل سليماني وخداتان أهل سليماني وخداتان يا رمي وانا كوتو تلاتايان قدري واجب بخوا نصر هموتايان أقل من دالايا نرنجلتايان أقل من دالايا نرنجلتايان هاي سوي بابا بايات استبيانايا سوي بابا بايات استبيانايا دم لنا دم دست دم لنا دم لنا دم
دستاو لملانا خۆش کاکە هاوژینی ئەزیز دەست خۆش بۆ گۆرانی خۆش جار ئاوا دڵمان خۆشکن بە سەریع بڵێ گۆرانی خاو گۆرانی سەری هەرمووی خۆراکی ڕۆحە بەڵام دەجار پێویستە خاویشی کردن چکە هەموو دەخێک لە بەردۆخیان ناژین بەڵێ ئێستا پەیوەندێکمان لەگەڵایە لە دەرەوەی وڵاتە لە بەریتانیا لە لەندەنەوە کاکە ڕۆژگاری خۆشەویست بەڵێ کاکە ڕۆژگار گیانەکەم ڕێز و سڵامێ چاوتان ماجەکەم زۆر سپاس احترامێ بۆ مولایە بۆ پشتی کامێرە پێشی کامێرە بیستەر و بینەر هەن لێرە ویستم بە یەک کاتان زۆر ناگرم بەس دوو کەلیماڵێم کاگاوژین چاوی ماجەکەم سەرکەوتوو بەردەوام بێ لەو ڕێی گرتووە ئیشەڵا لە لوتکای بینمەوە باشە بە قوربان بە ناوێویشەوە سپاس و چی دێ بۆ کاکاوژ هەرەوەندە ئیشەڵا بەردەوام بێ وایە کاگاوژین شتێکی خاو بۆ ڕۆژگار بڵێ عیبی نییە من لە خزمەتام کاکە لە نازانم گۆرانی با باجارە خەوری چکە بەرنامەکەمان و نەماوەمان هەبێتە ئاخر گۆرانی کۆتا گۆرانی جەزم خاویان سەری ئەمان ئەم خاوم ئەمەیان خاوە سێگایە هەر بۆ کاکە گەڕیانە بۆ کاکە ڕا بەسەر چاو زۆر باش ئەم گەڕیانە ڕێزمانەیە بۆ تۆ کاکە ڕۆژگاری خۆشەویست لە بەریتانیاوە ڕێزمانەیە بۆ هەوڵدانی تاورگەر تاراوگەی خۆشەویست لە خۆشییا بن و هیوادارم لەگەڵ بەرنامەکانی ئێمە و بەرنامەکانی تری کوردستانیەوە ژیانێکی خۆش و چێژێکی تایبەت وەرگرن ڕێزی ئەمەژیان کۆتا گۆرانی کاکە هاوژینی خۆشەویستە ئەرکی کێشاوە لە پرۆگرامەکەمان بە ناوی بینەران و بە ناوی کارمەندانی رادیۆ و تەلەڤیزیۆنی HD گەڕیانەوە دەستخۆشی لە کاکە هاوژین و برادرانی مۆزیکەکەین کاکە باوان کاکە محەممەد کاکە هاوشین دەستخۆشتان لێکەن و هیوادارین ئێوەژی بێت بێزار نەبوو بێتن لە ئێمە و لە میوانەکانمان ئەمە کۆتا گۆرانی کاکە هاوژینە و لەگەڵ هاتنی ئەم گۆرانیە کۆتایی بە بەرنامەی ئەم شەومان دێنین و تا بەرنامەیەکی تر و هونەرمەندێکی تر تا بەرنامەیەکی تر و هونەرمەندێکی تر خواتان لەگەڵ و بەخواتان ئەسپێرین شەوتان شاد ئەم گۆرانیە شەر بابلین گۆرانی مامۆستا حەسەن زیرەکە من کردومە بە گەڕیان حەز دەکەم ناوەکانی بڵێم لەبەرەوەی کە دەست خۆنی حەقدان بە گۆرانەکان مافێکی زۆر گەورەی و دەستخۆشەکەین و ئامانەتێکی زۆر گەورەی و دەست خۆش بێ و کەسانی کە ئاواز ناتوان دەبخێت چێکە بە ئاوازگان گۆڕەکاری پێکەن زۆر باش دەستخۆشی دەکەن بەڵێ فەرموو نازدار ای بابی ای کۆترە باری
زوزانیم تو بۆ من نابی چێشان واسە خۆم داگر لاغم کام کوپە خاسە ئەگەر دەمزانی گیان کێشان واسە خۆم داگر لاغم کام کوپە خاسە ئەی نازدار و نازدار نازدارەی بابی نازدارە و نازدار نازدارەی بابی کۆت لەباریکەی شۆڕەبی خۆ من زوزانی تۆ بۆ من ناوی رادیۆی گەڕیان دەنگی هونەرمەندان رادیۆی گەڕیان دەنگی ڕستەنی کوردان